ئامانجمان ئەوەیە لە ڕاگەاندنی ئەو گروپە سەرڕای ئێمە وەکو بەشێکی زانستی لە زانکۆ لەپاڵ ئەرکە ئەکادمیەکەمان پاراستنی فۆلکلۆری کوردیە وا لە قوتابیەکانمان بکەین هەست بە بەرپرسیارەتی بکەن بەرامبەر بە ناسنامە و فۆلکلۆری نەتەوەکەیە. ئێمە جگە لە ئەرچی ئەکادمی پێگەاندنی مامۆستایان ئێمە ئەرچێکی زیاتریشمان لەسەرە بۆ ئەوەی پاراستنی ناسنامەی نەتەوەی و پاراستنی کەدەستە و بابەتە فۆلکلۆری کەلتوریەکانی خۆمان یا بۆ ئەو مەبەستە ئێمە گروپێکمان پێکێنەوە کە ئەو گروپە ئامانجەکەی ئەوەیە کە هەم لە ئێستادا و هەم لە داهاتووش لە کۆمەڵێک کەس پێ بگەین بۆ ئەوەی کار لەسەر پاراستنی کەلەپوری نەتەوانیمان بکەن. شغل ما بس سيراميكا هم سيراميكي تيني صادق تقريبا نوت سيراميكي مش إيرانية حتى نوكا باش بي بس بشتي أف مظاهرة عراقي الشبينة ويا إيراني يجيك شك تأثيرها شو ليبيا خاصة بري الشرق سوريا سيراميك حتى حدا كي باش بي فروتنا ويا ويديا بشك إنشاءات دست بي كربي نواك بري بس باش بي. سیرامیک ایرانی عالم قصد کرده سعرهای مناسبه ارزان ترشی هندی و ترکی عالم حاجت با وقت پارک هندل بلدسنی عالم بتشته گرام بکرد واسط سیرامیک واسط صرفت بد باشه ها بتن دقیقاً هندی هندی جکرانی ایرانی جیلاوی های ایرانی درجه که هی 6-7 دلار حتی 10 بلندترشک. I'm Portuguese, but I live here in Brussels, and I work in a shop, a pastry shop, with very good Portuguese cakes, pastel de nata, and here we sell the cakes. I'm Steven. I work and live in Brussels. I work just around the corner, so it's nice to come after work, have some drink, and I also like the food. Belgian food is the best in the world, so we can have tartiflettes, patates, des gaufres et tout le bazar comme ça.